باز لە کلۆربوونی دان دەکەین چیوا لە چاکێک دەکات کە دەمودانی تووشی کلۆر بێت لە هەمان کاتدا هۆکارەکانی چین ڕێگە چارەیەکان چین ڕێنمایەکان چین. بێگومان من گفتوگۆی ئەم بابەت دەکەم لەگەڵ دکتۆر یاسنا غەفڕۆژبەیانی پزیشکی نەشتەرگەری دەمودان کە هوردەکاریمان زیاتر سەپارە بەم بابەتە بۆ دەگوازێتەوە. سڵاو لەبێ دکتۆر بەیانی و باش، سپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشداریت. ئەمێت بپرسم لە سەرەتایە کلۆربوونی دان چییە؟ سڵاوتان لەبێ بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ هەڵبژاردننی ئەو تەوەرە جوانە. بەڕاستی ئێستا وەکو پێشتر نەماوە خەڵکی زیاتر خواستی لەسەر زانیاری بۆ زانیاری زیاتر وەرگری لەسەر چارەسەریەکانی ددان و جوانکاری ددان. وەکو پێشتر نەماوە کە ددان ئیدی کلۆر بژانی کردێک سەر هەڵی کێشین و تەواو. سەرەتا دەست پێ دەکەم بە باسکردنی پێکاتەی دان. پێکاتەی دان چۆنە؟ دان پێکاتەیەکی زۆر بەهێزیە، سەختترین پێکاتەی لەشە، بێگومان ددانی ساغ نەک ددانی کلۆر. سەختترین پێکاتی لە شەکل سێ چین پێک دێ. چینی یەکەمیان بەهێزترین چینیەتی کە پێی دەڵێن مینای ددان و چینی دووەمیان پێی دەڵێن ئاچ دەنتین و چینی سێم زیندە کڕۆک کاکلا هەموو ئەوانەی پێدەوترێت کە بەشە زیندەیەکەی ددانە. زۆربەی ئازارەکان لەوەوە سەر هەڵدەدا. و کلۆری دان چیە؟ کلۆری ددان هەر کاتێک کە یەکێک لەو پارتانە تووشی نەخۆشی بوو ئەوە کلۆری دانە کە بە زۆری لە لە مینای ددان لە ئینەمەڵەوە دەست پێ دەکات. و کلۆری ددانێکێک کە لە باوترین ئەو نەخۆشیانە گوێزراوانەی کە تووشی مرۆڤ دەبێت و بە شێوەیەکی گشتی زۆر زۆر باوە و یعنی لە زۆربەی کەسەکاندا هەیە. بەڵێ دکتۆرە، یعنی چۆن تاکێک بزانێت کە دانەکانی تووشی کلۆر بوون بووە، واتە ئەو نیشانانە چین کە دەربکەوێت دانی ئەم کەسە کلۆربوونی تایە؟ نیشانە باوەکانی کلۆربوونی دان یەکەم جار بە چاو دەیبینی نەخۆشەکە، دەبینی کە ڕەنگی دانەکەی تۆزێک گۆڕاوە ئەو بێگومان ئەگەر لە چینی سەرەوەی دانی بێت. و نیشانە سەرەتایەکانی دۆم ئەوەی کە هەست بە تۆزێک حساسیت و ژان دەکات لە کاتی بۆ نمونە خواردنی ساردیەک یان خواردنی شیرینێک. بێگومان ئەوەش بەپێی کلۆربوونەکە دەگۆڕێت. بۆ نمونە ئەگەر کلۆربوونەکە لە بەشی یەکەمی دانەوە بی ئەوە هەست بە ئازارە کوەستیارێکی کەم دەکات، بەڵام ئەگەر بگوازرێتەوە بۆ بەشەکانی دیکە ئەو بێگومان تووشی کەلێن دەبی و ئازاریشی زیاتر دەبی. و پێویستە لەو کاتانەدا نەخۆشێک سەردانی پزیشک بکات، چونکە هەندێک جار زۆر نیشانەی دیکە هەیە. بۆ نمونە جاروێ دانەکەی ڕەنگی گرتووال زانێ دانەکەی کلۆرە، لۆ ئەو حاڵەتانە پێویستەیە کە سەردانی پزیشکی ددان بکات. بەڵێ هۆکارەکان چین بۆی تاکێک دانەکەی وا بکات تووشی یاخود دووچاری کلۆربوون بێت؟ یعنی زۆر باز لە شۆردنی دان دەکرێت، زۆر باز لە خواردن دەکرێت، خواردەمەنی دەکرێت، تەنها دەکرێت بڵێن ئەمانە کفایەت یاخود هۆکارە بۆی کە تاکێک دووچاری کلۆربوون بێت یاخود هۆکاری دیکەش هەیە؟ بێگومان هۆکاری دیکەش هەیە، بەڵام هۆکارە سەرەکی و گرنگەکان یەکەمیان پاکرانەگرتنی دەمودانە و نەشۆردنی بە شێوەیەکی ڕێکوپێک و بێگومان داوی دانیش ئەرکێکی زۆر سەرەکی هەیە لەو بینێ، چونکە بەتەنیا شۆردن دان پاک نابێتەوە، هەموو ڕووەکانی دانەکە بە شێوەیەکی دروست پاک نابێتەوە. یەکەمیان شۆردنی دانە هۆکارەکان نەشۆردنی دانە بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ڕێکوپێک و بە تەکنیکی باش. دووەمیان نەخواردنی خواردنی باش، بۆ نمونە یەکە کە زۆرنەی خواردنی ڕۆژانەی شیرینی و ترشی و ئەو بابەتانە بێ، ئەو بابەتانە زۆر وا دەکات ددان زووتر کلۆر بێ، بەڵام خواردنەکانی وەکو سەوزەوات ئەوانە زۆر باشترە لە خواردنەکانی وەکو شیرنەمەنی ئەوانە، یاخود زۆر خواردنی سوکەژەم سناک. لۆ نمونە ئەتوو ڕۆژانە 3 جار خواردن دەخۆی و لەو بینە 2 جار هەڵدەستی خواردنی سوک دەخۆی، ئەوانە هەموو وا دەکە دان زیاتر کلۆر بێ. و گەڕانەوەی هەندێک نەخۆشانی ئەوەی نەخۆشی گەدەیان هەیە، گەڕانەوەی ترشەکەی لە بۆ دان ئەو ژوا دەکات دان زیاتر تووشی کلۆری بێت. و هەندێک ناڕێکی لە ددان، بۆ نمونە یەکێک هەیە ددانەکانی زۆر بەسەریەکەوەیە و ناڕێکە ئەوانە زیاتر تووشی کلۆربوونی دان دەبن.
ئەی دکتۆرە سەبارەت بە هۆکارەکان یعنی بۆ ماوەی هیچ پەیوەندێکی ڕاستەوخۆی بۆ هەیە کە تا بۆم نەزانین دووچاری کلۆربوون بێت بۆ مای ڕۆڵی تاو دەبینێت لە هەمان کاتە لە پاڵەوەدا ئەمێ وەڵامی ئۆشم بیتەوە لەسەر تاکێک مەفرۆزە ڕۆژی چەند جاردانی بشوات. خۆی بۆ ماوە هێشتا لێکۆڵینەوە لەسەر دەکرێت کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ ئایا پەیوەندی هەیە یاننا بەڵام تا ئێستا یعنی لەو وەختەیەکە تەواو بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ماوە تەسیری نییە بۆ نمونە یەکێک باوکی ددانی کلۆرە دایکی ددانی کلۆرە دەبێت لە منداڵەکەش ددانەکانی زوو کلۆر ببن و تێک بچن و ئەوانە بەڵام شێوازی خواردن و شێوازی ژیانی باوکەکان و دایکەکان وەکوی منداڵەکانە بۆ نمونە چۆنێکی خواردنێک یان بۆ نمونە هەندێک خو هەیە وەکو گستنی نینۆک و ئەوانە کە زیان بەددان دەگەینە ئەوانە ژوا دەکات زووتر دان تێک بچێت و تووشی کلۆری ببێ بەڵام بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەواو پەیوەندی نییە بۆ نمونە بڵین ئەوە بۆ ماوەیە نەخۆشیەکی کە لە باوانەوە لە بۆ وەسەکانیان دەمێنێتەوە. بەڵێ کلۆربوونی دان چۆن بەڵێ فەرمو دکتۆرە و چۆن وا بکەی کە چۆن خۆپارێزی بکەین لە یەکەم شت لە خۆپارێزیکردن دەبێت هۆکارەکان ڕابگری لۆ نمونە وا بکەی ڕۆژانە بە شێوەیەکی گونجاو و تەندروست دانەکانمان بە جوانی بشۆین ڕۆژانە 2 هەتا 3 جار و پەتیدان بەکاربینین و بەکارهێنانی غەرغەڕا لە نێوان شوشتنەکان نەک یەکسەر دوای شوشتن و خواردنی خۆراکە تەندروستەکانی وەکو سەوزۆمی و بەتایبەتی برۆکولی و قەرنابیت و ئەوانە زۆر تەندروستن و لە میوەکانیش سێ و هەرمێ و ئەوانە زۆر تەندروستن و لە خۆمان بە دوور بگرین لە زۆر بەکارهێنانی شەکر و شیرینی چونکە ئەوانە وا دەکات زووتر ددان تووشی کلۆر بوون بێت. بەڵێ قۆناغەکانی لە کاتی دروستبوونی کلۆربوونی دان چیە؟ یعنی مەبەستمە بزانم ئایا قۆناغی دیاریکراوی هەیە بە قۆناغ دەڕوا لە چه حدێکدا دەگاتەوەی کە دانی ئەو کەسا بکێشرێت واتە دانەکەی بۆ هەڵکێشێ بۆی بەرەو زیاتر پەل نەکێشێت یعنی دەگات ئەو حدەی ئەو قۆناغی کە دانی ئەو هاوڵاتیە بکێشرێ؟ بەڵێ بێگومان کلۆری ددان چەند قۆناغێکی هەیە بدایەت بە پەڵەیەکی سپید دەست پێ دەکات لەسەر ددانەکە و دوای ئیدی بەرەبەرە دەڕوا لە بەشەکانەوە دەست پێ دەکات پەڵە سپێکە ئیدی دوای دەچێتە بەشی مینا کە بەشی سەرەوەی دانا دوای ئیدی دەچێت بۆ بەشی ئاچ کە بەشی ناوەڕاستەکەیەتی ئیدی کە گەیشتە ئەو کاتێک کە نەخۆشەکە زۆر ئازاری هەبوو شەوەکە خەوی لێ نەکەوت ئەوە کەواتە گەیشتوتە دەماری ددان دەماری ددان ئیدی ئەویش هەوی کردو و ئەوە تەنها بە دەمار بڕین چارەسەر دەکرێت و یعنی هیچ لە قاڵبی پڕکردنەوە دەردەچێت. بەڵێ ئەی سەبارەت بە تەمان یعنی تەمەەن هیچ پەیوەندێکی بە کلۆربوونی دانەوە هەیە یعنی زۆر دەبینین کە دایک و باوکان منداڵەکانی هەر خواردنێک بێت ئەیدێنێ لە هەمان کادا منداڵان کەمتر لەوانەیە دایک و باوکان ئاگاداری بن و کەمتر دانیان بشۆن یعنی کلۆربوونی دان چ پەیوەندێکی بە تەمەنەوە هەیە یان دەکرێت منداڵێک تووشی کلۆربوونی دان بێ؟ بەڕاستی کلۆری ددان لە منداڵان خێراترە لەبەر یەکەم پێکاتەی دانەکانیان تەنکتر و دووەمیان منداڵ زۆر سناک دەکات زۆر سوکەژەم دەخوا و لە منداڵیەوەش کاتی کە شیری دەدرێتێ بە شێوەی زیاد دەدرێت لە ڕۆژانم بۆ نمونە 5 جار 6 جار ئەوە هەموو وا دەکات دانی زیاتر تووشی کلۆری ببێت لەوێ منداڵان زۆرتر تووشی کلۆری دەبن لە گەورەکان. پەیوەندی بۆەوە هەیە. دکتۆرە شتێکی باو هەیە لە نێوان هاوڵاتیان باز لەوە دەکەن کە کلۆربوونی دان خۆی چاک دەبێت یاخود لە قۆناغی سەرەتاییەکان بێت باز لەوە دەکرێت دان زۆر پشۆرە ئەوە کلۆربوونی دانەکە و نامێنێت ئەمە بزانم ئەمە دروستە؟ کلۆری دان تاکە نەخۆشیە کە نەک بڵێم تاکە نەخۆشیە پێکاتەی دان
تاکە پێکاتەی لە شەکە چاک نابێتەوە لۆن منە تو ئێسکە کردشکێ دەیبەستیەوە پاش ماوەیەکی دیکە چاک دەبی یان مەسەلەن پێست دەدرێ بریندار دەبی دەیبەستیەوە ئەوانە پاش ماوەکی دیکە بێکۆ دەنووسێتەوە و چاک دەکرێتەوە بەڵام پێکاتەی دام پێکاتەیەکی وای نییە لۆن منە ئەگەر ددانێک تووشی کلۆری بوو بە هیچ شێوەیەک وەکو پێشتری لێ نایێتەوە بۆ کلۆریەکە لە خۆیەوە بڕوە و بەبێ ئەوەی هیچ شتێک بکرێ تەنها ئەگەر کلۆریەکە لە قۆناغی لە قۆناغە سەرەتایەکان بوو دەتوانێت ڕابگیرێ ئەوش بە بەکارهێنانی فلۆراید مادەیەکە لە کلینیکەکان هەیە و هەمیش بەڕێژەیەکی زۆر لە ناو معجونی دان هەیە لە کلینیکەکان چۆن بەکاردێ دەچێت دکتۆر مەسەلەن بە شێوەیەکی ڕێک لۆت بەکاردەینی لەسەر دانەکەی ئیدی پاشانیش خۆت لە ماڵەوە متابعە دەکەی و بە معجون بەکاری دێنی ئەوە واناکە کلۆریەکە چاک ببێتەوە بەڵام لە کلۆریە قۆناغە سەرەتاییەکان وا دەکە کلۆریەکە ڕابوەستی بەڵام چاکبوونەوەی کلۆریدان لە خۆیەوە ئەو شتە بە هیچ شێوەیەک بوونی نییە تەنها بە پرۆسەیەک چاک دەکرێتەوە ئەوش لای پزیشکی دان دەکرێت بە پاکردنەوەی کلۆریەکە و پڕکردنەوەی کلۆریەکە پڕکردنەوەی جێگایەکە لە پێشووتردا پرسیاری ئەوم کرد کە دانەکە ئەکێشرێت کاتێک کلۆر بوو بەڵام ئەگەر دانێک کلۆر بێت و کێشرا لە دوای ئەوە ڕێگاکان چی دەبێت بۆ ئەو تاکە یاخود ڕێگای دانانەوەی دانی دیکە بۆ ئەو شوێنە کلۆر بوونە چۆنە؟ بەڵێ دانێک ئەگەر گەیشتە قۆناغەکانی کۆتاوی ئیدی تەواو هیچ نەمانتوانی هیچ شتێکی لەگەڵ بکەین ئەوە تاوا دەبێ بکێشرێت و چەند ڕێگایەکمان هەیە لە بۆی ئەو شوێنە بۆشایە پڕ بکەینەوە یەکەمیان بەدانانی بەتاندنی دان ئەوی ژۆکو خۆمان دەزانین لای خۆماوا باوە وەکو بڕغوەکە دەستە ناو ئێسکی دانەکە لەسەر شکل و شێوە پێکاتنی دانەکە دانێکی لەسەرەوە بۆ دروست دەکرێت ئەو پرۆسەیە خۆی یان لە سێ ڕۆژی یەکەمی دانکێشانەکە دەکرێت و یانی 6 مانگ دوای کێشانەکە دەکرێت چونکە پرۆسەی دابەزینی ئێسک لە دوای دانکێشان تا 6 مانگی یعنی بە نزیکەی 6 مانگی بەردەوام دەبێت لەو دوو وەختە ئەو چاندنی دانە دەتوانێت بکرێت و دووەم ڕێگا ئەوەیە کە لە ڕێگا زۆر باوەکان کە دروستکردنی پردی جێگیر ئەویش بە بچووکردنەوەی ددانەکانی ئەو تەنیشت و ئەو تەنیشتی بۆشاییەکە و دانەکان بە شێوەی پرت پێکەوە دەبەسترێن و چەسب دەکرێت بە دانەکانی ئەو تەنیشت و ئەو تەنیشت ئەو مەژوا دەکات بۆشاییەکەی ناوەڕاستی پڕ بێتەوە و ڕێگەی سێەم هەر بە شێوەی پردا بەڵام پردی جوڵاوە ئەو چەندین تەکنیکی هەیە دانەکان بە بەستەرێک بە دانەکانی ئەو بەر و ئەو بەری دەبەسترێتەوە دانەکە و شوێنەکەی پڕ دەکرێتەوە بەڵام ئەوە دەتوانێت دەری بینی بیشۆی و دانەوە بەڵام باشترین ڕێگە چارە و باشترین کاندید لە بۆ ددانی هەمیشەی خۆت چاندنی دانە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە یاسنا غەفڕۆژبیانی پزیشکی نەشتەرگەری دەمودان. سپاس بۆتە دکتۆرە. زۆر سپاس. تۆڕی پامنێران